بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە داهات و خەرجینەوتی هەرێمەکەین تەنها لە 3 مانگی ساڵی ڕابردوودا بەپێی راپۆرتی دیوانی چاودێری عێراق کە چەند ڕۆژەکە بڵاو بۆتەوە 1/4 تا 36 2024 بێگومان لە ماوەی ئەم 3 مانگەدا 27,694,529 بەرمیل نەوت فرۆشراوە کە بۆ هەر مانگێک نزیک بە 9 ملیۆن بەرمیل نەوتەکە. بزانین داهات و خەرجەکەی چۆناییە. داهاتەکەی نەوت و گاز زیاتر لە 609 ملیۆن دۆلار بووە، بە دیناریش زیاتر لە 921 ملیار دینار بووە. بەرهەمەنەوتیەکان زیاتر لە 86 ملیۆن دۆلار بووە، بە دیناریش زیاتر لە 112 ملیار دینار بووە. بەکاربردن 483,253 دۆلار بووە بێگومان، بە دیناریش چەند بووە 628 ملیۆن و 228,900 دینار بووە. کۆی گشتی داهاتەکە بە دۆلار زیاتر لە 796 ملیۆن دۆلار بووە، بە دیناریش زیاتر لە چەند بووە؟ زیاتر لە 103 ملیار دینار بووە. بزانین خەرجەکان چۆناییە. خەرجیەکان نەوت و گاز زیاتر لە 575 ملیۆن دۆلار بووە، بە دینار زیاتر لە 746 ملیار دینار بووە. بەرهەمەنەوتیەکان خەرجەکەی چەنە بووە؟ زیاتر لە 265 ملیۆن دۆلار بووە، باشە، بە دیناریش زیاتر لە 345 ملیار دینار بووە. بەکاربردن زیاتر لە 5 ملیۆن دۆلار بووە بێگومان، بە دیناریش زیاتر لە 6 ملیار دینار بووە. کۆی گشتیەکە یەکاتە چەند؟ خەرجەکان ئەکاتە زیاتر لە 846 ملیۆن دۆلار، بە دیناریش ئەکاتە چەند؟ ئەکاتە زیاتر لە 1 تریلیۆن دینار. باش، با بزانین داهات و خەرجی چۆناهی بووە. داهاتەکە وتمان زیاتر بووە لە 796 ملیۆن دۆلار، خەرجەکەی زیاتر بووە لە 846 ملیۆن دۆلار. یعنی خەرجەکەی زۆر زیاتر بووە لە داهاتەکەی، وە حکوومەت هێرم لەم 3 مانگەدا بەپێی ئەم راپۆرتە بێ کاتێک نەوتی فرۆشتووە بێگومان بە زەرەر فرۆشتوێتی و لەسەری قەرزاربار بووە کە زیاتر لە 49 ملیۆن دۆلار لەسەر فرۆشتنی ئەو 3 مانگی نەوت کە وەکو عینەیەک وەرگیراوە لە ساڵی 2024 لەسەر ئەو 3 مانگە 49 ملیۆن دۆلار قەرزاربار بووە. باش، داهاتی نەوت لە هەرێمی کوردستان طبعا نەوت ئێستا بە بۆری ناڕوە، بە تەنکەر ئەچێتە وڵاتانی دیکە یان لە ناوخۆ بە پاڵاوەکانە فرۆشتێ. داهاتەکەی چێتە کوێ؟ چێتە دوو بانک. ئارتی بانک کە لە هەولێرە سەر بە یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانە و بانکی بازرگانی ئەبوزەبی لە کاتێکدا بەپێی یاسای بودجێ عێراق دەبێت هەرچی هەژمارێک هەیە کە پارەی نەوتی هەرێمی تیا کۆکرێتەوە و تیا با بڵێن خەز نەکرێت ئەبێت دابخرێن، تەنها هەژمارێک لە بانکی ناوەندی عێراق بکرێتەوە بۆ چی؟ بۆ داهاتی نەوتی هەرێمی کوردستان کە تا ئێسەش حکوومەت هێرم ئەمەی جێبەجێ نەکرێت، تەنها لە ئارتی بانک و لە بانکی بازرگانی ئەبوزەبی پارەی نەوت کۆکاتەوە. ئەمەی کە لە بەژمارەدا باسمان کرد ئەو راپۆرتەی دیوانی چاودێری دارایی عێراق بوو کە باز لە داهات و خەرجی نەوتی هەرێمەکە تەنها لە 3 مانگی ساڵی ڕابردوودا.